ئەمە ئاستەنگەکانی بەردەم سەرۆکوەزیرانی نوێی بریتانیا بوو ئاستەنگی ناوخۆی و دەریکی میوانم دەبێت لەگەڵەوەیش گفتوگوی زیاتر دەکەم بەڕێز هێمن سەید شارەزای کاروباری بریتانیا. بەڕێز هێمن سەید باسمان لە چەند ئاستەنجێک کرد کە لە بەردەم سەرۆکوەزیرانی نوێی بریتانیا بە بۆچوونی ئێوە گەورەترین و قورسترین ئاستەنگ لە بەردەم لیستڕاست چییە؟ بەڵێ ئێوە بە دروستی لیستەیەکی ئاڕادەیەک دوور و درێژ و لە هەموو ئەم کێشانەی کە لە ناوخۆ دەدەرەوە احتمالی هەیە سەرۆکوەزیرانی تازەی بریتانیا تووشی بێ ئامادە کرد. بەڵام ڕاستەکەی من پێم باشترە زیاتر لە وشەی کێشە بەکاردێن هەتاکوێ غەیران یا ئاستەنگ کێشەکان شاردی چارەسەر بەو هۆیە کە وڵاتی بریتانیا خاوەنی سەرایەتی و خاوەنی سیستەمێکی سیاسی و ئابووریە و دەرقەتەوەی و کێشانە دێت گۆڕانی سەرۆکوەزیران نابێتە سەرچاوەی ئاڵوگۆڕێکی بنەڕەتی هەروەها سیاسەتی دەرەوەی بریتانیا وەکو زۆربەی وڵاتانی سەرخانگیری دیکەی ڕۆژاوایی سیاسەتێکی سادی و تاوادەیەکی زۆر ناگۆڕە و بە گۆڕانی سەرۆکوەزیران گۆڕانی زیاترلایە خەیرە کێشە ئابووریەکانیش من پێ وایە لە ئێستا ڕەفلانە بۆدا ڕشت و ئامادەکاریان بۆ بەڵێ بەڕێز هێمن سەید باستەوە کراوە کە ئەو سێ کەسی باڵای دەستنیشان کردووە لە نێو حکوومەتەکەیدا هیچیان سپی پێست نین. ئەمە دەتوانین بڵێن هیچ گۆڕانکاریەکە لە سیاسەتی بریتانیادا هاتووتە ئاراوە؟ ئەوەی کە بۆ خۆشیشنەوەی حاڵێکی جیاویە هەستەنگی کەمجار بێتە سەرۆکوەزیران بەڵام زیاتر لە لیبرال و ئاسوکەوتی طبعا گرنگی لەدا بەینەکان گرنگی لەدا ئاینەکانیش من پێ وایە لە سەرۆکوەزیرانی ئەگەر قیاسی بکەیت و بازدەی سەرۆک کۆنسێرڤاتیڤ لەگەڵ لیبرال هەرچەنەوەش بڵێم خانمی ڕاست لیبرال بنەماڵەتی چەپ و کۆمۆنیستیان هەیە و خۆی سەردەمی تابیبوونیدا زیادی هەڵۆشایەتی بووە کەسێکی کراوە و گۆڕانە سیاسەکانی سەردەم دەناسن سیستم و سیاسەتەکەی سیاسەتانە. بەڵێ لەو بەڵێنانەی کە لە کاتی بانگەشەی هەڵبژاردننی بۆ پۆستی سەرۆکوەزیرانی بریتانیا یاخود با بڵین سەرۆکی پارتی پارێزگەرانی بریتانیا بەڵێنی داوە دەتوانێت چەند لەم بەڵێنانەی جێبەجێ بکات بۆی ئاسانن یان قورسن؟ من پێ وایە بەڵێنەکانی شتیوانین کە بۆی جێبەجێ وەنە کاتی دەڵێت خەیرانی زە چارەسەر دەکەن یان پلانم بوو دەبینین ئەو وڵاتە لە مێژ ئامادە کردو بۆ خێرانەی کە دوای شەڕی ئوکراینی هاتوو دەکرد یان کاتێک باس دەکات کە ڕادەی باش هەم دەکاتەوە دیارە پلانی بۆ هەیە لە کایەندا دەڕگای قەرز بەبانکی ناوەندی بریتانیا بتوانێت هەم باس هەم کارەوە بێتە هۆکاری کێشەی ئابووری توانێت پێداویستی چین بە یارمەتی ڕاستەوخۆ دابین. بەڵێ بەڕێز هێمن سەید نووسەر و شارەزای لە کاروباری بریتانیا سوپاس کە لە بریتانیا لەگەڵماندا بوو.